شواده افکار تکرنت گل کاندیدین پارتی بخوام بحث کن کو دکتر نهاد نادر کاندید لیستا پارتی دموکرات کردستان 275 البازنه هولیری کد گل مدای از بحث کن دکتر تو گل بخیراتی جمارات چند بیش بیرون جماره 29 ای هر بجی جماره کنه اون دزور انترلیماتی هر بجی جماره 29 خود حسكت هين باش داره لأز بارتي وكلان سياسي وحزب مظني عراقي از بحزب كم وجاري قلتي ام دي خدمته همي عراقي همي نافچا بيجدو يكين چاوا اول برا خدمته همي نافچا كنو بوچي بارتي اف بلاند بو وجاري وبو بغداد وعراقي بقشتي دانا من طبعا بموايا كاشبان بارتي بدرشمي هاو بشي وهاو سنجي وسازان دەوێ دەرگایەک بەڕووی عراق بدا بکاتەوە دەرگایەک بەرەو عێراق دا بکاتەوە ئاوەدانی ئەو ئاوەدانیە و ئەو خۆشگوزەرانی ئێستا ئەمە تێداینا بیگوازیتەوە باشووری عراق بیگوازیتەوە ناوەڕاستی عراق وەگەر بەڕاستی ئینساف هەبێ بڕێک ئینساف هەبێ لای لایەنەکانی تر دەبێ هەمویان ئاماژەی لە ئەو خۆرە گەشاوەی پارتی بکەن کە چۆن چەندە ئاوەدانی و خۆشگوزەرانی هێناوەتەکایەوە طبعا پارتی درێغی ناکە و درێغیشی نەکردووە لە ئاوەدانی ئەگەر بێت و دەست بخەنە ناو دەستی پارتی ئاوەدانی دەگاتە هەموو شوێنەکانی عراق پێم وایە چەمچی هاوبەشی ئاوەدانیشی لەگەرە چەمچی هاوبەشی هاوسەنجی ئاوەدانیشی لەگەرە چەمچی سازان ئێمە دەمانەوێت دەرگاکانمان واڵا بکەین فەرمونون ئەمە دەرگاکان واڵایە بە ئاوەدانی دەستمان بگرن ڕێمان پێ بدەن بە ئاوەدانی بگەینە مووسڵ بگەینە کەرکووک بگەینە بەغداد خەڵکی عەرەب ئێستا دەبینی چ جیاوازێک هەیە ئێمە لە وڵاتێکی تر دەژین ئەگەر چەمکەکە ڕاست دکتور وێژاوێری جودایی هاتە بیرۆ من یعنی هین بێژەم دێ خزمەتە هەمی ناوچەوەکین بەس بلا ڕێکێ بدنەمە بەس پرۆستیژی هەوسەبیە یعنی بەریجدا و کەژی کە خودت زان کادێ پاشە ڕۆژێک چاوە بێت همی گواش آلیه وان آلیین سیاسیین بغداد پریوت بن عراق پریوت ما بسام طیبتیشی دجاتی یا پارتی هاتیه کرد یعنی ورخی او دجاتیت کن هین وری بحثا هاریکاریت کن چه اف جداهیه هی طبعا اگر او براستی ایما همیشه درغی نکن لدستی آودانی چون که پارتی واتا آودانی اگر تمشای میجوی پارتی بکن مێژووی سەدانساری پارتی ئەو هەموو زوڵمە و ستەمەی چکە بەڕاستی پارتی یانی نەتەوەی کورد ئەو هەموو زوڵمە و ستەمە ئەو جاش پارتی هەر دەستی ئاوەدانی و دەستی ئاشتی درێژنیەتەوە هەندنیە هین توڵاخوڤ هەمیشە مادام وانە دژاتی کردە کۆدا ئەمژی دژاتی نەخێر لەسەر ڕاستپاردەی جەنابی سرۆک بارزانی ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ شارێکی عراق چکم نوێنەری عراقین لە بەسرا تا زاخۆ لە فاو تا زاخۆ ئێمە نوێنەری هەموو عراقین و داکۆچیکاری مافەڕەوایەکانی هەموو عراق دەبین هەموو تاکێکی عراق بە هەموو پێکهاتەوە بە هەموو ئاینەوە بەڵام ئەوەی لەبیر نەکەین کە هەمیشە کوردستان لەسەر سەرمانە و دەستی ئاوەدانی کە دەڵێن دەستی ئاوەدانی لە بەغدا درێژەکەین بەو مانایە بە واتایی نایە کە ما پشت لە کوردستان بکەین کوردستان چکی هینجی یەسەر بازنە هەولێرێ دکتۆر یعنی ڕەنگە خەڵک ژی ئەوێ بێژت بژت مادەم دێ پارتی ئێدی بەری ئاوەدانی دە تەناوچێن باشوور و ناوەڕاستە عێراقێ ڕەنگە ئێدە ئەم بینە پشتگو هاوێتن نەخێر ئێدی کوردستان خوێنمانە کوردستان لە دڵی هەموو تاکێکی کوردە کوردستان دڵمانە ئەمە ئەوەی لۆ عراق لۆ شارەکانی تری عراق دەکەین بە واتایی ئەو دەستی ئاوەدانی بگەین حتا بزانن کە خۆری گەشی پارتی ئەوەندە گەشە لە چواردەشەویدایە بۆیە من پێم وایە دەبێ هەموو پارێزگایەکان دەستی پارتی بگرن یارمەتی پارتی بدەن هەتا بتوانین ئەو خۆرە لەوێش بوێتە چواردەشەو باشە بۆ بێ مەبەستی خۆ ڕەنگە پێتیڤیەوە پڕێکەفتنەوە گەل ئالیەن شیعەویەن سنەیە ناوچەین باشوور و ناوەڕاستە بێت پلانێکە هەوساوات ڕێکێدا هەیە پشتی هین دەرچن خۆ لە شەشیا پەرلەمانی لە ڕاستیدا من پێم وایە ئەو سێچەمکە سێچەمکی زۆر فەلسەفین ئێمە گەر هاوبەشێکی ڕاستەقینە بین
هاوسنجی و سازان دێتە ئاراوە ئێمە ئەگەر هاوبەشێکی ڕاستەقی نەبین دووبارە دەکەمەوە هاوسنجی و سازان دێتە ئاراوە ئەگەر هاوبەشی ڕاستەقی نەبین بەرێ ئێمە ئەوەی لۆ کوردستانیش دەکەین دەتوانین لۆ بەسڕەش بکەین دەتوانین لۆ ناسڕی بکەین دەتوانین لۆ نینەوەی بکەین دەتوانین لۆ بەغداش بکەین بەبێ گومان دەستی پارتی بگرن لە هەموو لایەک و ناوچە کێشە لە سەرەکانی هەرێمی کوردستانیش لەبیر ناکەین بۆیە ئەمە پێمان باشە بە تایبەتی ناوچە کێشە لە سەرەکان هەموو هەوڵ و کۆشیشی خۆیان بدەن بۆ سەرخستنی لیستی 275 تا بتوانین ڕۆڵمان هەبێ ڕۆڵمان کاریگەرتر بێ چونکە بەڕاستی ئێمە لەو تەوەرە هاتوونە دەزێر کە تەنیا چاودێری و ئێمە دەمانەوێت شەڕاکەی ڕاستەقی نەبێت هاوبەشی ڕاستەقی دکتور جارێ بەحسێ لەوانێ زانستی بکەم و گرنگی پێدانا پەروەردە و خواندنێت نەوەهارێمەوە کوردستانی ماشڵە گەلە پێشکەفتیە لە هین ئەگەر بچنە بەغدۆ هین جوەک ئەس بوارێ زانستی دکتۆرایژی ئەس بەحەز بکەم هیندە چاوە هەوڵدن ئیدی بۆجە کۆزیرەتر بووی بواری بێتە تەرخوانکردن نەبتنی بۆ هەرێما کوردستانی بۆ عێراقی گشتی کۆت خزمەت وڵاتیاندا بێت زیرەتر پێشخستنەوە بوارێ زانستی خواندن و پەروەردەیە بەڕاستی ئەوە لە اختصاصی خۆم زۆر نزیکە بە حکمەوەی من 24 ساڵە لە کەرتی پەروەردە داوام دەکەم خۆشبەختانە من پێم وایە پیشەی مامۆستایان پیشەی پێغەمبەرانە لۆیە هەمیشە شانازی بە مامۆستایەتی دەکەم و من پێم وایە خۆم لە کەرتی پەروەردە زۆر دەبینمەوە طبعاً ئەو ئەزمونە سەرکەوتووەی ئەو ئەزمونە بە دیجیتالکردنی سیستەمی پەروەردە و ئەگەر بیگوازینەوە لە عێراق تووشی شۆک دەبن بەڕاستی ئەوەی بەس شەڕەوێژی پێشەوەیە هۆ شۆستێن دەڕۆیان مامۆستاژی وێتین ڤەگەڕێنن گومانی تێدانیا طبعاً ئێمە کۆمەڵک کێشەی هەڵپسراومان هەیە بەڕاستی ئەو کێشە هەڵپسراوانە کۆمەڵک نازانم ئەگەر تەعمقی بکەین بەڕاستی ئەوە کاتێکی زۆری دەوێت ئێمە داکۆچیکاری مافی مامۆستایانیش دەبین لەوێ بە تایبەتی شایستە دارایەکانە پێم وایە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان شایستە دارایەکانی مامۆستایانی کەرتی پەروەردەی هەرێمی کوردستان و مامۆستایانی خواروی عێراق و ناوەڕاستی عێراق بۆیە من پێم وایە من داکۆچیکارێکی مافی سەرسەختی هەموو ئەو چێش هەڵپسراوانە دەبم و بە تایبەتیش کێشەی مامۆستایان لەبیر ناکەم دکتۆر نهات نادر کاندیدێ لیستا 275 یا پارتی وڵاتە کوردستانی ژمارە 29 گەلە خۆشحاڵ بێم دکتۆر دەستان گەلە بخێرات